ڕاستی کە خۆم تەکوین کردووە بە ژیانێکی سادە و ساکاری باکەش پاڵگشتی نەکردووە هەر بۆ خۆم ژیان بۆ خۆشم ژیانی خۆم تەکوین کردووە لەگە ماڵ و مناڵەکانم قەتیش ڕەشبین نەبووە چکە ئەوەی ئینسان لە دڵی خۆیەتی دەبێ ئەنجامی بداتن بە هەر جۆرێک بێت ئایا لە بواری دارایی بێتن یا باری کار بێتن هەر هەڵەیەکم بۆ کرد بۆ ڕەنجا بێت جێبەجێم کردووە بە ئیرادەیەکی بەهێزەوە چکە من ئیرادەم بە خۆم هەیە کە ژیان ناوەستی ئێستاوە لاپەڕەیەکی نوێ هەڵدەوە و دەست بە ژیانی خۆت بکە و ورە لە هیچ شتێکدا نەبەزێت و نابێ ئێمە ملت بڕوخێن هەوڵ بدەین چەندی هەوڵ بدەین هێشتا کەمە هەموو مرۆڤێک لە دنیادا پێویستە خاوەن ئیرادەی خۆ بێت وە لە هەر شوێنێکی جیهانی تۆ گەنجیت پێویستیشت بەوەیە کە ئیرادەکەت زۆر بەهێز بێت لە هەر ئاستێکی ژیانی خۆتدا هەموو کەسێک پێویستە خاوەن ئامانجی خۆشی بێت بۆیە من لێرە پەیامم بۆ ئەو کەسانەیە کە بێهیوان لە ژیاندا پێویستە خۆتان دوور خەنەوە لەو شتانەی کە بێهیواتان نەکەن ئیرادە بۆ هەر تاکە کەسێکی ئەنکۆ بوو کەسێکی من ئیرادە هەبێت ئیرادە من ئەشێم ئیرادە خواجێ بەجێکە من سەر هەر بابەتێکی ئەنکۆ هەر سەر حەزەکە خۆ ئیرادە خەڵکێکی جا من چجاران گلەی لە حکومەتێ نەکات هەندێک دەبێژن کار مێنێک بژن شوونە خۆش کارێکی ببینە داتو بشێ حکومەت شێت هاری کاریاتەوە پشتەوان نەتە بکات گەلەکە مەسەن دەبینی هەندەکە وانن کاری هەنە بەس ئیرادە نینە گەلەکە دەبینی مەسەرەن شۆلێ هەی vên şûr bikin bes îrada nîne. İrade ek şweyeke karker insan îrade kar bike dez daîmen serkeve ser vê ew hezrawî dibêt.